الحمد لله الداعي إلى بابه الهادي من شاء لصوابه أنعم بإنزال كتابه في محكم ومتشابه فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه وأما الراسخون في العلم فيقولون آمنا به. أحمده على الهدى وتيسير أسبابه وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له شهادة أرجو بها النجاة من عقابه، وأشهد أن سيدنا وقائدنا وعظيمنا محمدا عبده ورسوله أكمل الناس عملا في ذهابه وإيابه. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی بەڕێز ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. ئەگەر سەرنجێکی ورد بخێنە سەر حەجەت الوداعی حەزەتی ڕەسوولی ئەکرەم سەڵات و سەلامی لەسەر بێ، بەڕاستی چەند لە خوتبەی ماڵئاواییە، حەجی ماڵئاواییە، چەند دەرس و وانەیەکی زۆر زۆر گرنگی تایە بۆ ئومەتی ڕەسوولی ئەکرەم سەڵات و سەلامی لەسەر بێ. ئازیزان و خۆشەویستان، یەکێک لەو دەرزە گرنگانەی کە لە حەج الوداعی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدی ئەکرێت، گرنگیدان و ئیهتیمامی پێغەمبەری نازدارە بە ئومەتەکەی. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ هەمیشە و دائیم گرنگی بە ئومەتەکەی داوە، بایەخی داوە پێی، و ئەوەی کەوا مایەی خێر و خۆشی بێ ئاماژەی پێکردووە، ئەوەی مایەی شەڕ و نەکبەتی و بەدبەختی بێ بۆ ئومەتەکەی باس کردووە، بۆ ئەوەی کەوا ئومەتەکەی پارێزراو بن لێی و ئومەتەکەی سەربەرز بن، ڕوسوری دین و دنیا و قیامەت بن. ئەم پێغەمبەر نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ بە طولی حەیات و بە درێژایی تەمەنی بەو شێوازە بووە. بۆ نمونە هەموو پێغەمبەرێک سەڵات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێ دوعای تایبەتیان هەبووە، و هەروەها ئەم دوعا لە دنیادا پەلەیان لێ کردووە و ئەو دوعایان کردووە بۆ ئومەتەکەیان یان لە ئومەتەکەیان کردووە بۆ ئەوەی خوای گەورە عەزابی ئومەتەکەیان با، چونکە ئازاری پێغەمبەرانان زۆر داوە. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت لكل نبي دعوة مستجابة فتعجل كل نبي دعوته وإني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة فهي نائلة إن شاء الله من مات من أمتي لا يشرك بالله شيئا. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت هەموو پێغەمبەرێک دعوەتێکی تایبەتی و دوعایەکی قبوڵکراوی بووە، ئەوان پەلەیان لێ کردووە کاتێک ئومەتەکانیان ئازاریان داون، گەلەکانیان ئازاریان داون، بەڕاستی ئەوان پەلەیان کردو و دوعایان کردووە لە ئومەتەکەیان و خوا ئومەتەکەی لەناو بردوون و عیقابی داون، عەزابی داون بەهۆی تاوان و مەعسیەتی ئومەتەکەیانەوە. بەڵام پێغەمبەری نازدارمان ئەفەرمێت من ئەو دوعای خۆمە هەڵگرتووە بۆ ڕۆژی قیامەت، هەڵم گرتووە بۆ ڕۆژی قیامەت بیکەم بە شەفاعەت بۆ ئومەتەکەم. جار ڕجام وایە ئەم دوعا کەوا من هەڵم گرتووە بۆ ئومەتەکەم بۆ ڕۆژی قیامەت، خوای تەبارەک وتەعالا بیکاتە مایەی تکا و شەفاعەتی من و قبوڵی شەفاعەتی من بۆ ئومەتە نازارەکەی من، ئەوانەی کەوا بەڕاستی شەریک بۆ خوا قەرار نادەن و هەمیشە موحیدن و یەکتاپەرستن. ئازیزان و خۆشەویستان، و هەروەها لە ڕۆژی عەرەفان پێغەمبەر نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ کە لەسەر کێوی عەرەفە ڕاوەستا بوو و تارێکی زۆر بەلیغ و پڕ فەساحەت و بەلاغەتی یا و چاوەکان فرمێسکی لێ هات. ئەو وتارەی پێغەمبەری خوا ئیتر کۆتا وتاری حەج بوو، پێوتێ وتاری ماڵئاوایی. پێغەمبەری نازدار لەو وتارە لە کێوی عەرەفا کە ڕاوەستا بوو، سەحابە نازارەکان لە خزمەت پێغەمبەری نازدارا بوون صلى الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمی أيها الناس إني والله لا أدري لعلي لا ألقاكم بعد يوم هذا بمكان هذا فرحم الله من سمع مقالتي اليوم فوعاها فرب حامل فقه ولا فقه له ورب حامل فقه إلى من هو أفقه منه. سنني دارمي. پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ فەرمی ئەی خەڵکینە، ئەی ئومەتە نازارەکەی من، هاوڵە بەڕێزەکانی من، ئاگادار بن لەوە چی ئەمەیتر کۆتا دیداری من بێ لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە. پێغەمبەری خوا فەرمی کۆتا بینینی من بێ لەسەرم کیەوە کە ساڵەتر بە خزمەتان ناگەمەوە، بە خزمەتم ناگەنەوە. پێغەمبەری خوا فەرمی ڕەحمەتی خوا لەو کەسەی کەوا
وتارەکەی من لەبەرەکە و حیفزیەکە و ئەیگەێنێ بە شوێنی خۆی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی زۆر جارێ ئەو کەسەی کەوا پارێزەری فەرموودەکان و قورئانی پیرۆزە یان هەڵگری قورئان و فەرموودەکانی منە بەڕاستی لەوە ناچێت لێی تێبگا، بەڵام هەڵی ئەگرێت بۆ کەسێک کەوا بەڕاستی شارەزا بێ لە فقه بتوانێت ئیستینباتی بکە و ئیجتیهادی بکە، یا بیگەینێ بۆ کەسانی کەوا ئەهلی ئیجتیهادن. بالفعلی شوا بووە هەموو سەحابەکانی پێغەمبەری خوا ئەهلی ئیجتیهاد نەبوون، هەموو سەحابەکانی پێغەمبەری خوا فتوایان نەداوە، کۆمەڵە سەحابەی بەڕێز بوون کە لەوانە ئەبادیلەی ئەربعە حەزەتی عەبدوڵای کوڕی عەباس و حەزەتی عەبدوڵای کوڕی عومەر و حەزەتی عەبدوڵای کوڕی مەسعود و ئەم بەڕێزانە ئەهلی فتوا بوون، ئەهلی ئیجتیهاد بوون کە سەحابەکان پرسیان پێکردوون. پێغەمبەری خوا لەم وتاری ماڵاوایە فەرمووی ئاگادار بن، ئیتر من کۆتا بینینی منە بۆ ئێوە لەم شوێنەدا. ئیتر وابوو پێغەمبەری خوا بۆ ساڵی داهاتوو نەگەیشتەوە حەج و بە تەواوی ماڵ ئاوایی لە ئومەتەکەی کرد و سەحابە نازارەکانی خۆی کرد. ئازیزان و خۆشەویستان، جا ئەمە ئیتر وتاری نزیک بوونەوەی ئەجەلی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام ئەو پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ حتا کۆتایی ژیانیشی، هەتا ئەو کات و ساتەی کەوا ڕۆحی تەسلیمی پەروەردگار کردەوە هەر ئومەتی بوو، هەمیشە و دائم خەمی ئومەتەکەی بوو. هەموو پێغەمبەرێک دوعای خۆی لە ئومەتەکەی کرد، بەڵام پێغەمبەری ئێمە دوعای نەکردە ئومەتەکەی، فەرمی ئەو دوعا هەڵەگرم بۆ گەورەی ئومەتەکەم، بۆ شەفاعەتی ئومەتەکەم، بۆ نەجاتی ئومەتەکەم، بۆ ڕزگاری ئومەتەکەم. ئەمە رسول الله صلی الله عليه وسلم اهتمام و گرنگی ئەو زاتە مبارەکە بە ئومەتەکەی. حتا پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ جارێکیانە ناو هاوڵانیا گریا وصحابەکان و هاوڵەکانیشی دەستیان کرد بە گریان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وكاري قرياني بيغمبري خوا خوين دويتشن آياتيك بو وبكى رسول الله صلى الله عليه وسلم من أجل أمته. عن عبد الله بن عمرو بن العاص أن النبي صلى الله عليه وسلم تلا قول الله عز وجل في إبراهيم، أي في سورة إبراهيم: رب إنهن أضلن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني. إن جال باشان وقال عيسى عليه السلام أو آتي دووبارە کە خوا لە سزاری حەزرەت عیسا ومان باسەکە پێغەمبەری وا خوێندیوە، فەرمی إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. إنجا لپاشان فرفع يديه رسول الله پێغەمبەری نازدار دەستە مبارەکانی بەس کردەوە، فەرمی اللهم أمتي أمتي، خوایە ئومەتەکەی من، خوایە ئومەتەکەی من. ئەم ئاەتانە باسی چیەکەوە؟ پێغەمبەری گریان، پێغەمبەری خستە گریان و هاوڵانی دەستیان کرد بە گریان. ئەم ئاەتانە باسی ئەو پێغەمبەرانە و ئومەتی ئەو پێغەمبەرانەیەکە. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ کاتێم ئاەتەی سوورەتی حەزرەتی ئیبراهیمی خوێندەوە کە حەزرەتی ئیبراهیم فەرمێت پەروەردگارە رب إنهن أضلن كثيرا من الناس، ئەم بت و سەنەمانە تەمەن نیسبەتەکە مەجازیە، یعنی ئەوانەی کەوا بت و سەنەمیان دروست کردووە و بەخوای ئەزانن نەعوذ بالله خەڵکێکی زۆریان گومڕا کردووە لە ڕێگە لایەن داوە. فمن تبعني فإنه مني، ئەوەی کەوا شوێن کەوتەی من بێ ئەوە لە منە ئەی پەروەردگارە، و تۆش ئەگەر لێیان خۆش بی لێیان ڕازی بی تۆ خۆت عەزیز و حەکیمی پەروەردگارە. بەم شێوازە یعنی وەکو شەفاعەتێک تکایە بۆ تاوانباری ئومەتەکەی خۆی حەزرەتی ئیبراهیم بۆ گەلەکەی خۆی تکا و شەفاعەتی لە حوزوری پەروەردگارا کرد. اینجا ئەوەی حەزرەتی عیسای خوێندەوە کە بە هەمان شێوە ئەویش تکا و شەفاعەتەکە بۆ تاوانبارانی ئومەتەکەی، فەرمووی حەزرەتی عیسا پەروەردگارە ئەم گەلی منە بەڕاستی دوای من گومڕابوون سەریان لێ شێوە تێک چوون لایەندا. دەبەن ئەم حیساب و کتابە قیامەت نییە لەگەڵ حەزرەتی عیساکە لە ئاسمانە کە ئێستا زیندوە لای پەروەردگارە. فەرمووی إن تعذبهم فإنهم عبادك، پەروەردگارە ئەوانەی کە لە ئومەتەکەی من گومڕابوون و سەریان لێ شێوە ئەگەر تۆ عەزابیان بەی بەندەی خۆتن لەسەر کوفریان، لەسەر شیرکیان، لەسەر تاوانیان، لەسەر فیسق و فجوریان، بەڵام وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم، و ئەگەر سزایشان بدەی خۆت عەزیز و حەکیمی عیزەت و هەموو شتێک لای خۆتە، خۆت خاوەن حکمەتی، ئێمە دەسڵاتی هیچمانی عەبد و بەندەی تۆی پەروەردگارە. اینجا پێغەمبەری خوا دەستی کرد بە گریان. ئەم دوو پێغەمبەرە تکا و شەفاعەتەکەن بۆ ئومەتی خۆیان، بۆ تاوانباری ئومەتی خۆیان.
پێغەمبەری بۆیە فەرمی پەروەردگارە ئەی ئومەتەکەی من ئەی گەلەکەی من مەسیریان چییە عاقبەتیان چییە لێیان خۆشەوی یا سزایانە دەی وبكى فقال الله عز وجل يا جبريل اذهب إلى محمد وربك أعلم فسله ما يبكيك يا رسول الله خواهي تبارك الله حضرت جبرائيل نار بوخصمت پیغمبری نازدار فرموی خواه آگاداره و سلامت لیکا چی پیغمبری گریان و پیغمبر داوی چی اکا خوشویستەکەی ئێمە بۆ ئەگریت با فرمێک لە چاوەکانی نەیەت ئێمە حەز ئەکەین دائیمە دڵی پێغەمبەر خۆش بێت اینجا پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ جوابی سەلامی پەروەردگاری داوە فەرمووی پەروەردگارە ئومەتەکەی من مەسیریان چییە لێیان خۆش ئەبی لێیان ڕازی ئەبی بەهەر جێگەیانە یا جەهەنەم جێگەیانە سزایانە دەی عقابیانە دەی حەز ئەکەم لەبارەی ئومەتەکەمەوە بزانم حەزەتی جبرئیل چوو گەڕاوە بە حوزوری پەروەردگار فەرمی پەروەردگارە تۆ خۆت عەلەمتر و زاناتری پێغەمبەری خوا داوەی حساب و کتابی ئومەتەکەیەکە کە ئومەتەکەی پێغەمبەری نازدار مەسیریان چییە و ئایندەیان چییە لێیان خۆش ئەبی و لێیان ڕازی ئەبی یا عقاب و سزایانە دەی فەرمی بگەڕەوە بۆ خزمەتی پێغەمبەر و خۆشەویستی خۆم پێی ڕاگەیەنە ئینا سەنوڕضیکە فی ئومەتیکە وەلا نەسوؤک گەڕاوە بۆ خزمەتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ فەرمی جبریل خوای تەبارەکە سەلامت لێکە و ئەفەرمێت ئێمە ڕازی دەکەن لەبارەی ئومەتەکەتەوە هیچ کاتێک تۆ نائومێد ناکەین ئەی پێغەمبەری خۆشەویست اینجا پێغەمبەری نازدار دەستی بەرکردەوە و فەرمووی پەروەردگارە واللهی ڕازی نابم یەک نەفەر لە ئومەتی من کە شەهادەی بە حەقێ نابێ لە ناو جەهەنەما بمێنێتەوە و تۆ داخلی جانمی کەی ئومەتی منە ئومەتی ئومەتی ئەمە پێغەمبەری نازدار لە عەجەت وەداعدا خەمی ئومەتەکەی بوو گرفتی ئومەتەکەی بوو مشکلەی ئومەتەکەی بوو تا خوای تەبارەکە و تەعالا مژدەی شەفاعەت و ڕازیبوون و ڕەزامەندی پێغەمبەری و پێدا و پێغەمبەری خوای ڕازی کرد بۆیە پێفەرمێ وەلەسەوفە یوعطیکە ڕەبوکە فەتەرضا خوای گەورە ڕازی دەکا لەبارەی ئومەتەکەتەوە ئەمە پێغەمبەری ئێمەیە گرنگی پێغەمبەرە بە ئومەتەکەی من و تۆیش ئەبێ بەڕاستی ئەو پێغەمبەرەمانە سەرسەردانین لە گیان و ڕۆح و ماڵی خۆمان خۆشتر بوویە هەمیشە و دائیم وەفامان بەرامبەر بەو پێغەمبەرە هەبێ بەرامبەر ئال و بەیتی و پێغەمبەرە هەبێ صلاوات لە یاد نەکەین باسی لە یاد نەکەین ژیانی لە یاد نەکەین هەڵسوکەوت و حەرەکات و سەکەناتی لە یاد نەکەین شوێنکەوتەیە و پێغەمبەرە بین دەوسەرغانی جێبەجێ بکەین بۆ ئەوەی کەوا بەختەوەری دین و دنیا بین وئیلا ئەگەر شوێنکەوتەیە و پێغەمبەرە نەبین لادن لە ڕێباز و نەهجێ و پێغەمبەرە ئەو پێغەمبەرەمان سەڵات و سەلامی لەسەر بێ لە ماڵ و نەفس و حاڵی خۆمان خۆشتن نەبێ دڵنیاوە ئیمانیشمان تەواو نابێ و ڕزگارمان نابێ و بە ئومەتی پێغەمبەری ئەژمار ناکرێن و بەر ئەو شەفاعەتی عوزما و باقی شەفاعەتەکانی تری پێغەمبەری نازدارمان ناکەوین سەڵات و سەلامی لەسەر بێ هەزار ڕەحمەت لە شێخی مدەڕیس مامۆسای گەورە و خۆشەویست مامۆستا عەبدولکەریم بیارە کە ئەفەرمێت پەنا بەو خوددا عەتای وەهایە باعیسی ڕەزای ڕەسوول اللهە خوددا بۆ خاتر عەتای ئەحمەدی پێمان کەڕەم کە عەفوی ئەبەدی یا ڕەبی خوای لە مولایەکمان خۆش بە لە مولایەکمان ڕازی بە عاقیبەتمان بەخێر بگێڕە بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانەوە بمان بێنە بە ئیمانەوە زیندومان کەرەوە بەر شەفاعەتی ڕەسوولی ئەکرەممان بخە سەڵات و سەلامی لەسەر بێ ئەو پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ ناوی خۆمان و باوکو دایکمان لە دەفتەری سڵاواتی خۆیان تۆمارکە لە ڕۆژی قیامەتا بالمان بکا و دەرمان نەکا بفەرمی ئەمانە ئومەتەکەی منن ئەوانن کەوا واجبی خۆیانیان نواندووە بەرامبەر بە من سڵاواتیان لەسەر من لێداوە وەفایان بووە ئەهلی وەفان ئەبێ لەگەڵ ئەهلی وەفا بن خوایە لەوانە بین خوایە شیفای نەخۆشەکانمان بێ عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی هیدایەتی گەنجەکانمان بدەی مناڵەکانمان ساڵحکەی یا ڕەبی خوایە گیان هەر کەسێ دۆستی دینمانە دۆستی خاک وڵات و نیشتیمانمانە خوایە بەرقەراریکەی هەر کەسە دژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانە وڵاتمان بەرەو فەسادە بە تووشی قەیرانمانەکە هەموو قەیرانەکان قەیرانی دین و قەیرانی
ئابووری و قەیرانی نیشتیمان و خاک وڵات و نیشتیمان خوایە ئەگەر شیاوی داتەی دایدەی ئەگەر شیاوی دادنە خوایە عالیها سافلها ژێر و ژووریکەی خۆی و جۆی و جاشێنە ناوبەری یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت ئەوانەی داوای دوعای خەیریان لێ کردوین لە گەڕەک و محەلا لە شار و لە بیلاد و لە وڵاتە لە دەرەوەی وڵات قەوم و کەسان و دۆست و ئەحباب نەخۆشیانەیە و داوای شیفایان کردووە خوایە شیفا لای تۆیە شیفایان بۆ بنێرە خوایە بەس تۆ چافیت شیفا حەقی لای تۆیە خوایە پەنامان بۆ تۆ هێناوە دەستمان بۆ لای تۆ بەرزکەتەوە لەبەر خاتری خاتردارانت لە پێغەمبەران و سالیحان و پیاو چاکانت خوایە شیفای جەستە ڕوحی وەلایەتمان بەی شیفای نەخۆشی هەموو نەخۆشانە بەی داوای دوعای خەیریان لێ کردین خوایە شیفای نەخۆشی خەستەخانەی هیوا بەی خوایە لە دەپاڕێنەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو نەخۆشیە کوشتنە زیاوەکە لە کۆمەلگامانە خوایە لە سەرمانی هەڵگری هەموو لایەکمان پارێزراوکەی ئەوەیشی تووشی وە خوایە شفاعەت بۆ پلەی بۆ بنێرە خوایە ڕزگاری کە خوایە شیفای تەواوی نەخۆشی خەستەخانەکان بنێرە ئەوەی منداڵی مێ منداڵی ساڵی بەرێ ئەوەی هێدی و ساڵی نەخوا بۆی ساڵەکەی ئەوەی گرفتی هەیە کێشە هەیە زاڵم زوڵمی لێ کردووە گرفتارە بەدەست زاڵمەوە خوایە کێشەکانی و حەلکە گرفتەکانی و ئەگەر زاڵمی بۆ ناوبەرە خوایە زاڵم مستەمکان لە هەر کوێ هەیە خوایە سووک و ڕسوایگە لە ناوی بەرە و جێژ و جاشی تێک بشێنە بەسەرەکە یا ڕەبی خوایە بەزەی بە مسلمانانی غەزە و فەلەستین نابێتەوە خوایە لەو نەهامەتی و نەکبەتی ڕزگاریان کە خوایە سەرکەوتویان کە خوایە بە جنود و سەربازی خۆت فریان کەوە خوایە جوولەکە و هێزی جوولەکە قەومی جوولەکە جێژ و جاژی جوولەکە ئەعوان و کلکانیان خوایە بەناخی ئەرزابەرە تێکیان بشێنە بەسەرەکە ترس و بێم خەرە دڵیانەوە یا ڕەبی خوایە گیان عیزەت و نەسەت بۆ مسلمانان بگەڕێنەرەوە یا ڕەبی خوایە گیان حەجی لە حاجەکانمان قبوڵکەی بە سەلامەتی بیان گەڕێنیتەوە دوعا و نزا و پاڕەوەکان بۆ خۆیان و ئێمەش قبوڵکەی پەروەردگارە یا ڕەبی خوایە تەلەبەکانیشمان ناجێ و سەرکەوتووکەی بەتایبەت ئەو تەلەبانەی کەوا تەلەبەی زانکۆن قوتابی شەشن پۆلی دوانزەن داوای دوعای خەیریان کردووە خوایە مەحفوظیان کەی سەلامەتیان کەی دەرەجەی باش بەدەست بێنن نەوەی پاکی وڵات بن مای ئاوەدانی وڵات بن مای سعادەت و بەختەوەری بن نەبنە مای نەکبەتی و بەدبەختی و شەقاوەتی وڵات پەروەردگارە وڵاتمان پارێزاوکە لە هەموو فەسادی عەقیدەی و ئەخلاقی و خوڕەوشتیەک خوایە بەرەکاتی ئەرزواسەمان بڕژێنە بەسەرمانەوە بە ئیمانەوە بمانژێنە بمانبرێنە زیندومان کردەوە لە ڕۆژی قیامەتشا لە خزمەت ئەو پێغەمبەرە نازدارە هەزاران هەزار درود و سەڵات و سەلامی لەسەر بێ شەفاعەتمان بۆ بکە بانگمان بکە دەرمان نەکە بەو دەستە مبارەکانەی ئاوی کەوسەرمان باتێ لە توێنێتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين